سڵاتان لەبێ کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی جارێشتر ڕاستەوخۆ لەگەڵتانین لە کاتێکە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و لێژنەی ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان سەرخاڵی نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە ئێستا لە ئاسی زیازات تێگەیشتن لەبارەی زۆری سیستەمی حکومڕانی واروە مەسلەی پێگەی ئاین لەم دەستورە تێگەیشتنی زیای لێ دەکرێتن لە دوایین ئەو تێگەیشتنە تازانە یان ئەو تێگەیشتانەی کە تادێ ئەم بەرێ بەرفراوان دەبێت مەسلەی ڕۆڵ و پێگەی ئاینە لە دەستوری داهاتووی هەرێمی کوردستان ناوەندی سێکۆرا لە هەرێمی کوردستان لە نامەیەکدا چەندین تێبینی لەبارەی سیستەمی سیاسی لە دەستوری هەرێمی کوردستان وەروە مەسلەی پێگەی ئاین لەم دەستورە دەخاتە ڕوو کە تێدا لە پێشەچی نامەکە ئاماژە بەوە دەکەن ڕژنوشی دەستوری هەرێمی کوردستان کە لەلایەن حزب دەسەڵاتدارەکانی کوردستانەوە خراوەتە ڕوو ئێستا کار دەکەن بۆ ئەمارکردن و ئامادەکردنی بۆ ڕاپرسی نەیانتوانیوە بنەمایەک بێت کە ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان دابین بکاتن و چوارچێویی مەدەنی و پێشکەوتوانەشی دانەناوە بۆ سیستەمی سیاسی و دادوەری و دادپەروەری لەسەر بنەماکانی مافەکانی مرۆڤ و هەروە پێشکەوتنی زانست بچێتن بەڕێوە و لە بوارەکانی بەڕێوەبردننی جیایی ئاین لە دەوڵەت و بەشداری فراوانی جەماوە لە یاسادانان و بەڕێوەبردن لەسەر دابمەزرێ ئەم نامی ئەم ناوەندە لە کاتێکدا کە لە کۆبنەوەکانیان لێژنە 21 کەسیەکەی دەسوور 6 مادەی لە کۆی 20 مادە ڕێککەوتنی لەسەر کراوە کە لێژنەی ئامادەکردنی دەسوور سنوێریمی کوردستانی دیاری کردووە کە ناوچە جێناکۆکان لەخۆ دەکرێتن و بە تەواوی پێکاتەنەتەوەی و ئاینەکان وەروە سیستەمەکەشی بە کۆماری پەرلەمانی دیموکراتی دیاری کردووە و ئەمڕۆژ لێژنەی ئامادەکردنی دەستور کۆبنەوە بە تایبەت لەسەر مادەی شەشی ئەم دەستورە بەڵام بەپێی زانیاریەکان نەگەیشتێتە هیچ ڕێککەوتنێک لەبارەیەوەی کە ئایا مادەی شەشی دەستور بمێنێتەوە یان نەمێنێتەوە و هاوکات ئێمە بۆ ئەمە بەستا پەیوەندیمان کرد بە ئەندامانی لێژنەی دەستور بەڵام بەهۆی کۆبنەوە نانتوانی لە بەرنمەکە ئامادە بن لەبارەی نامەی نێوەندی سکۆلار و هەروە مەسلەی چ زۆرە دەستورێک ئێمە تەبەنی بکەین بۆ هەرێمی کوردستان بەڕێز فەتەح زاخۆیی وەزیری ڕۆشنبیری پێشتر و هەروەها ئەندامی بۆردی ناوەندی سێکۆلار لە کوردستان لەگەڵمان دەبێت بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە کاک فەتەح ئەم کاتت باش و گەلک بەخێر بیت. زۆر سپاس. ڕخنەی ئێوە چییە وەکو ناوەندی سکۆلار لەم دەستورە یان لەو دنیابینەی ئێستا زاڵە بە مەسلەی دەستور؟ بەڕاستی ئەگەر بێن بە عام باس بکەین ئێمە بە خۆمان چوەکو شەخص چوەکو ناوەندی سکۆلار کوردستاندا ڕخنەمان زۆرە لەسەر دەستور. ئەمەش پێم وایە دەگەڕێتەوە بۆ و بارودۆخی کە ئەم ڕەشنووسە تێدا ئامادە کرا کەم پێم وایە بەڕاستی بارودۆخێکی ئاسایی نەبوو و بوویش مەسلەی دەنگدان لەسەری زۆر دوا کەوت و بووش ئێمە پێویستمان بوو پێش ئەوەی دەنگدانی لەسەر بکرین بێن هەمواری بکەینەوە یان پیاچۆنەوە بکەین یان دەستورێکی نوێ بنووسینەوە کە ئێستا ئەم لوژنەیە بوو ئامادەکرا. لەوانەیە لە پرسی سیستەمی سیاسی بوو پرسی سەرۆکایەتی بوو مەسلەی ماف و ئازادیەکانی تاک ئەمانە هەموو پرسی گرنگن. بەڵام ئێمە وەکو ناوەندی سکولار بەڕاستی یەک ڕەهەندمان لە نامەی خۆماندا ڕێک یەک ڕەهەندمان کار لەسەر کرد و بوچوون و تێبینیەکانمان گەیاندە لژنەی نووسینەوەی دەستور ئەویش لە پرسی پەیوەندی لە نێوان ئاین و دەستوردا کامە بەدیوێکی تر پرسی پەیوەندی لە نێوان ئاین و دەوڵەت یان ئاین و دامەزراوە فەرمیەکانی دەوڵەتدا دەبینێتەوە. ئێمە با بڵێن جەخت و تەرکیزی سەرەکیمان لەسەر ئەمە بوو بەڕاستی ئەمەشمان کردوتە دوو بەش یەکەم مەسلەی با بڵێن جێگەی ینی ئێمە بگومان باوەڕمان وایە کە دەبێ ئاین لە دەوڵەت جیا بکرێتەوە و ئاین پێگەی خۆی و موقعەتی خۆی هەبێت لە ناو کۆمەلگادا و دەوڵات وەکو دامەزراوەی بێلایەن کار بکات کە دەبێت بە پێی دەستورێکی بێلایەن دەستورێک کە هەموو خەڵک بی خۆی بزانێ کار بکاتن. زۆر باشە دێمە سەر مادەی شەشەکە بەڵام کە باز لە جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت دەکەی ئەمە ڕوونکردنەوەی زیاتر بدە لەسەر ئەم بابەتە لەبەروی ئێوە ئاگدارن دەبیندرێ کە ئەم بابەتە لەلایەن با بڵێن بەشێک لە حزبە ئیسلامیەکان وەکو دەوتێ نان و پیازی پێوە دەخۆن و وا لە خەڵک دەگەێنرێ کە ئەمە جۆرێکە لە دژایەتیکردنی ئاین. بەڕاستی ئەمە نەکتەنە هەندێک لە لایەن یان هەندێک لە کەسایەتی ئیسلامیەکان
بەزانین یان بە نەزانین هەوڵ دەدەن وێنەیەکی ناڕاست ئەگەر نەڵێم چاواشەکارانە دەربارەی ئەم پرسە بە خەڵک بگەێنن هەندێک جار لە هەندێک کەسی کە خۆی بە سکولاریش دەزانێ جا ئەویش نازانە بە چمە بەستێک ئەم بووچوونە یان ئەم مەبدە بەغەڵەت دەگەێنێتە خەڵک بێگومان جیاکردنەوەی دین لە دەوڵەت پرسێک نییە با بڵێن بە هیچ نەوەیەک بێڕەزی لە بەرامبەر دین بکرێتن ئێمە پێمان وایە دەوڵات چکە دەبێت دەوڵەتی هەمووی کەس بێ و ئەو دەستورێک کار پێ دەکێ چەترێک بێ کە هەموو خەڵکەکە کۆبکاتەوە و لە ناو هیچ دەوڵەتێکدا یەک دین نییە دینی جیاواز هەیە و نەتەوەی جیاواز هەیە و لە ناو دینیشدا مەذهبی جیاواز هەیە و لە ناو مەذهبەکانیشدا تێگەیشتنی جیاواز هەیە بۆ دین بۆیە ناکرێ پرسێکی وە بە پێوەری دین معاملەی لەگەڵ بکرێت بۆیە دەبێت ئەمە جیا بکرێتەوە دەوڵەتی هەمویان بێ بێلایەن بێ بەڵام لە بەرامبەر ئەمەدا ئەم دەوڵەتە و ئەم دەستورە دەبێت هەموو ماف و ئازادیەکانی هەموو دین و بیر و باوەڕەکان مسۆگەر بکە و هەموو کەسێک سەر بە هەر ئاینێک بێ و خاوەنی هەر ئایدولوژیایەک و بیر و بوچوونێک بێت لە ناو کۆمەلگادا نەک تەنها ئازاد بێت لە دەربڕینی بیر و بۆچوونەکانی خۆی بەڵکو دەبێت ئازاد بێت لە هەموو ئەنجامدانی تقوس و مەمارەساتی دینی خۆی لە داوای دەوڵەتێکی علمانی دەکەن بگومان دەوڵەتی علمانی لێدانیە لە ئاین نە بەعکسەوە و زۆر بیرمەندی ئیسلامی ژیان پێیان وایە دەوڵەتی علمانی زیاتر پیرۆزی دین دەپارێزێ ئەمە کە دین بوو بە بەشێک لە دەسەڵات و بێگومان کە دوێڵی دین دەبێتە بەشێک لە دەسەڵات تێگەیشتنێک لە دین دەبتە بە دەسەڵات چونکە ئەو کەسێک کە لە دەسەڵاتە بە پێی تێگەشتنی خۆی لە دین وەمە دەزانین هەموو دینێکیش و لە پێش هەمویان لەوانەیە دینی ئیسلام کە دینی کۆمەڵ زۆرینەیەک لە کۆمەلگە ئێمەیە تێگەشتنی جیاوازی بووی هەیە بۆیە ئێمە پێمان وایە ناکرێ دینێک یان تێگەیشتنێک لە دینێک بسەپێرێ بەسەر خەڵکەوە ئەمە دەبێت دین ئازاد بێ ینی هەموو تاکێکی ئەم وڵاتە ئازاد بێت لە چوونەتی مەمارەسەکردنی بیر و باوەڕەکانی خۆی دینی خۆی و دەبێت دامەزراوەکانی دینیش لە وڵاتی ئێمە وەکو هەموو دامەزراوە مەدەنیەکانی تر پارێزراو بن مافیان با بڵێن پێگەیان پیرۆزیان ئەمە لەلایەک بەڵام دەوڵەت دەبێت بێلایەن بێ بۆ ئەوەی دەوڵەت بتوانێ وەکو یەک تعامل لەگەڵ هەموو بیر و بوچوون و دینەکان بکە و وەکو یەک تعامل لەگەڵ هەموو تاکەکانی کۆمەلگا بکاتن و ئێمە لەسەر ئەساسی دەوڵەتی هاوڵاتی دابمەزرێت نەک دەوڵەتی دینی بەڕاستی چونکە دەوڵەتی دینی بمانەوێ نەمانەوێت جیاکاری لە نێوان خاوەندین و بێدین یان خاوەندین و دینێکی تر ئەزبوونی ناوچەکە لە وڵاتانی دینی و لە پەیوەستبوونی با بڵێن ئاین بە دەستورەوە لەم ناوچەی خۆمان و لە عێراق و لە ناوچەکە چیمان پێ دەڵێ بەڕاستی ینی ئەوەی بینیمان ینی هەموو ئەو دەوڵەتانەی کە با بڵێن سیستەمیان سیستەمی دینی و دەبینین خودی دیندار بەشێکی لە دیندارەکان با بڵێن مافەکانیان پێشێل دەکرێت ینی بوو نمونە ئەگەر بەراوردێک لە نێوان ئێران و سعودیە بکەین کە لێرە بەشێک لە ئیسلام مافەکانی پێشێل دەکرێت لێرێک بەشێکی تر لە ئیسلام مافەکانی پێشێل دەکرێت و هەموو لە دەوڵەتە دینیەکاندا نەک لە دەوڵەتە دینکە ئیسلامەکاندا ئەگەر بگەین بۆ تەجروبەی مێژوش هەموو دەوڵەتە ئیسلامیەکان چونکە با بڵێن دەوڵەتە دینیەکان تیوکراتەکان بە پێی تێگەیشتنێکی تایبەتی دینی حکمیان کردووە مافی بەشێک نەک لە خەڵکە بێدینەکە یان غەیرە دینەکە بەڵکو خودی خاوەن ئەو دینەش مافیان پێشێل کراوە من پێمە ئەمە وامان پێ دەڵێ کە دەبێ ئێمە دەوڵات وەکو دامەزراوەیەکی بێلایەن بێ بەڵام ئەمە لایەکی تەرازوەکە لایەکی تەرازوەکەش کە ماف و ئازادی و ئازادی نەک ڕادەربرین بەڵکو ئازادی مەمارەسەی شاعری دینی بۆ هەموو دینەکان و بۆ هەموو بیر و بوچوونەکان وەکوێک پارێزراوێ من پێم وایە ئەمە ئەو بنەمایە کە دەوڵەتی هاوڵاتی بوون دەوڵەتی مەدەنی لەسەریدا دەمەزرێ و ئەمە ژوا دەکاتن کە فعلەن ئەو یەکسانیە کە لە هەموو دەستورەکاندا ئاماژە پێدرێکی بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا وەکو یەک بپارێزێ ئەوەی ئێستا لە دەستوری هەرێمی لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانگە شیابێ ئەو ناوی لێ بنێ لەبەرەوەی هێشتا نەبووتە پرۆژە و پێشتر جاریش بە هەمارەکرێتەوە ئەوانە یان ئەو دنیابینەی ئێستا باڵا دەسە بە تایبەتی مادەی شەش لە مسۆدەکەی پێشتر چیمان پێ دەڵێ ینی پێتان وایە دەوڵەتی دینیە بێ بەڕاستی جارێ ئەم پێشەوەی مادەی ئەگەر بینە سەر مادەی شەش مادەی سێمان هەیە کە نەسێکی با بڵێن ڕوونی تێدا دەڵێ گەل سەرچاوی دەسەڵاتەکانە
ئەمە مادەیەکە کە مەفهومەکەی ئەوەیە کە دەسەڵاتەکان لە هەموو گەلەوە دەدرێتە نوێنەرەکانیان کە لە چارچەوەی پەرلەماندا خۆی دەبینێتەوە و لە پەرلەمان دەسەڵاتەکان دەسەڵاتی یاسادانان دادەنرێ و ئەم دەسەڵاتە ینی ئیتر ژیانی کۆمەلگا و دەوڵەت تەنزیم دەکرێت ئەمە نەسێکە کە با بڵێن بۆ هەموو کەسێک وەکویەکە بەڵام دێتە سەر مادەی 6 بەڕاستی تەناقوز لەگەڵ ئەم مادەیە دروست دەکە هەفتدژیەکی زۆر ڕوون لێرەدا هەیە لەبەر ئەوەی دەڵێ دەبێ یەکەم بەڕاستی کە باسی ئەوە دەکاتن کە دینی زۆرینەی خەڵکی کوردستان ئیسلامەکە ئەنی پرسێکی ئاساییە و شوێن لە دەستور نییە ینی هەموو کە دەزانێ ئەم پرسە زۆرینەی خەڵکی کوردستان ئیسلامە بەڵام دینی تریش هەیە یعنی ئەمە مەسەلەیەک نییە لە دەستوردا جێگای هەبێ بەڕاستی بەڵام ئەوەی لەوە ئەولاتر کە هەفتدژی لەگەڵ مادەی 3 دروست دەکات ئەوەیە کە دڵێ نابێ هیچ یاسایەک دەربکرێ مخالفی بۆ ئەحکامی ئیسلام ئەمە بەڕاستی نەک لە ناو ئێمە کە با بڵێن خەڵکی سیکولارین و پێمان وایە دەبێت دین لە دەوڵەت جیا بکرێتەوە ئەمە لە ناو خودی خەڵکی دینداریشدا و لە ناو خودی مفەکرینی ئیسلامیشدا بیرو بوچوونی جیاواز لەسەر هەیە چونکە شتێکی سابت نییە شتێکی ڕۆن نییە لەسەر بڵێ ئەمە ئەحکامی نەگۆڕی ئیسلامە بەڕاستی ئەمە زۆر بوو ینی تو بێ هەل لە ناو مفەکری ئیسلامدا دەیان بیرو بوچوونی جیاوازی لەسرە ئەم دەستورە مەبەستی کامەیانە لای هەندێک مفەکری ئیسلامی ئەحکامی نەگۆڕی ئیسلام عیباداتن تەواو بەڵام لای هەندێک کەس دەگاتە ئەوەی کە بەڕاستی هەموو وردەکاری ژیانی مرۆڤ کە ئەوەی لە با بڵێن لە قورئە و سوننە و فوقەها و با بڵێن ڕێبازە ئیسلامیەکاندا مفەکری ئیسلامی هەمووی دەکاتە بەشێک لە ئەحکامە نەگۆڕەکانی ئیسلام دەوڵەتی مەدەنی بەڕاستی وا بکاتێن کە هەر کەسێک لە دەسەڵات بێ بتوانێت ئەو مادەیە بە تێگەشتنی خۆی تەفسیر بکەوە پێی تێگەشتنی خۆی کاری پێ بکات کاک فەتاح وەکو ڕۆشنبیرێک ئەم پرسیار لە جەنات بکەم دەوڵات یعنی دەگونجێ یان ممچینە هەویەی هەبێ هەویەی دینی هەبێ نە من پێم وایە ئەمە ڕاستە ئەمە نەسێکی چۆن سابت هەیە لە زۆر دەستورەکان دەڵێ مثل لە دەوڵەتە ئیسلامیەکان کە نەسە عەرەبیەکەی زۆر باوە دەڵێن ئەلیسلام دینی دەولە بەڕاستی ئەمە نەسێکە کە ینی پێم وایە هیچ مانایەک نادا دەوڵەت موسسات دینی نییە ئەوە بە شەرە مرۆڤە دینی هەیە ئەوە کۆمەڵگایە دینی هەیە بەڵام دامەزراوە دینی نییە بۆی ئەم نەسا نازانم چۆن هاتوتە ناو دەستورەوە بەڵام سابت بووە بەڕاستی بۆیە من پێم وایە ئەم نەسا هیچ جێگایەکی نییە و بوو ئەگەر دەستورێک کە با بڵێن لە هەرێمی کوردستان بۆ ئەم بەشەی کوردستان بنووسرێ دەوڵێ ئەم هەرێمە دینی ئەم هەرێمە ئیسلامە ئەی ئەوەی غەیری دین چ بکە ینی یان خەڵکێک هەیە بێ باوەڕ ئەمە موقعی چ دەبێت ئەو مەترسیەکانی من یازین مەترسیەکانی ئێوە کاک فەتاح مەترسیەکانی ئێوە لەو مادەیە چییە ینی پێتان وایە کە لێکەوتەکانی چییە بێ لەسەر کۆمەڵگا ئەمە جارێ پێش ئەوەی ئێمە بیر لە لێکەوتەکانی بکەین لە سەرەتادا ئەمە بەخۆی پێشێلکردنی مافی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نەک تەنها ئەو بەشەی کە ئیسلام نیە ینی دینی تری هەیە غەیرە دین ینی بە خۆزانی چەند دینێکمان لە کوردستان هەن و حتا بوو بەشێک لەوانەیە کە دینداریشن قەنەعەتیان وایە کە دەبێ با بڵێن دین لە دەوڵەت جا بکرێتەوە ئەمە بەشێک یعنی بەشێک پێشێلکردنی مافی مرۆڤە کە دەستور لە لایەکی تر جەخت لەسەرەوە دەکاتن بە پێی بنەما با بڵێن جیهانیەکان و با بڵێن جارنامەی مافەکانی مرۆڤ و تعهودەکانی ئومەم متحیدە ئێمە مافەکانی مرۆڤ پارێز ئەمە خۆی تەناقوز دروست دەکات ئەمە یەک دووەم من پێم وایە ئەم مادەیە دەکرێت تەفسیری جیاواز لەسەر بکرێ و دەکرێت ئەگەر ینی ئەوەی لە دەسەڵاتە بە شێوەیەک ئیستیغلال بکاتێن کە جۆرێک تێگەیشتنێک لە دینی ئیسلام لەسەر خەڵک بسەپێنێ و چۆن ئێستا لە هەندێک دەوڵەتە تیوکراتیەکان ئەوە جێبەجێ دەکرێت ینی مەدەن ئەگەر دیسان بگەڕیم سەرەوە ئێران پایە خەڵکێکی زۆر لە ناو کۆماری ئیسلام حەز ناکە لە چێک بکاتن و هەردێکیش حەزەکە لە چ بەڵام ئەمە بە یاسا سەپێنراوە ئەمە بەڕاستی ئەمە پێشێلکردنی مافی تاکە کەسیە کە لە لایەکی تردا من ئەو نمونێ لە چکمێنا کە مە مەسەلێکی بچووکە بەڵام بەڕاستی زۆر پرسی گرنگ هەیە کە دەکرێت بە هەندێک تێگەیشتنی دینی بە پشت ئەستور بەو دێرە لە دەستوردا مافی خەڵکانێکی زۆر پارێزێ لە کاتێکدا
ئێمە پێویستمان پێ نییە پێویستمان پێینە نەک لە ڕوانگەی ئەوە ئێمە دەمانەوێ با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان سنگەرێک دژی خەڵکی دیندار یان دای دینەکان دروست بکەین ئێمە کە لە مادەی سێ دەڵێ با بڵێن گەل سەرچاوەی دەسەڵاتەکانە و ئەم دەسەڵاتانە لە پەرلەمانەوە دەکەین ئێمە لە پەرلەمان لە شوێ هەڵدەبژێرێ لەم کۆمەڵگایە نییە ئەم کۆمەڵگایە بەشێکی زۆری ئیسلام نییە بسڵمان نییە باش ئەم پەرلەمانە کە لەم کۆمەڵگای هەڵدەبژێرێ چۆن دەکرێت یاسایەک دەربکاتن دژی ڕکنێکی ئیسلام کە دینی زۆری بەشێکی زۆری خەڵکی کوردستان ئەمە بۆیە ینی لە ئەساسدا پێویست نییە بۆچی پێویست بوو لە هەرێمی کوردستان لە کاتێکە یعنی ئەوەی بەغا بێ کۆپی پێس بکرێت دەستوری عێراق بۆ دەستوری هەرێمی کوردستان لە کاتێکە ئەوەی لە بەغدا دەگوزارێت دەزانین ئێستا شەڕێکی شیعە و سوننە هەیە مەدی با بڵێن ئەحزابی دینی لێوێ باڵادەسە لە کوردستان بە پێچەوانەی ئەوە هەیە زانی لە هەموو حاڵەتێکدا من پێم وایە خودی ئەگەر لە کوردستانیشدا لایەنێکی ئیسلامی زۆرینەشی هەبێت لە پەرلەماندا دەبێت دیفاع لەوە بکەن کە دەوڵات ئەم دەوڵاتیان ئەم هەرێمە هەرێمێکی مەدەنی بێ و دەستورێکی بێلایەن بێ ئەمە ینی لە پێش هەموو خەڵک لە مەسلحەتی خەڵکی دیندارە چونکە بەڕاستی ئەمە پیرۆزی دین دەپارێزێ تێکەڵکردنی دەسەڵات و دین لەکە لەسەر خودی دینەکانیش دروست دەکا بەڕاستی لەبەر ئەو دەسەڵاتەنیشە ئەمە بۆچی هاتە ناودا بەڕاستی من پێم وایە بەشێک بوو لەو بارودۆخەی کە ئەو کاتەی دەستوری تیانووسرا و بەشێک بوو لە مساوماتی سیاسی کە ئەم نەسا کۆپی پێس کرا لە دەستوری عێراقەوە بوو ناو دەستوری هەرێمی کوردستان یعنی ئەمە بەشێک بوو لەوە بۆیە من پێم وایە ئەگەر لوژنەی دەستور ینی بە نوێنەری لایەنە ئیسلامیەکانیشەوە بە فکرێکی کراوە لەسەر ئەم پرسە بوەستن و تەجاوزی ئەم با بڵێن ململانی سیاسی و کارتە سیاسەکان و بە تێڕوانینێکی استراتیژی بە تێڕوانینێکی وا کە ئەم دەستورە پرسێکی کاتی نییەوە پرسێکی استراتیژیە بۆ بوونەوەی داهاتووە و دەستورێکە ئەمە دەمانەوێت کۆمەڵگەیەکی ئازاد و کۆمەڵگەیەکی مەدەنی کۆمەڵگەیەک کە هەموو تاکەکان تێدا ئازاد بن بنیاد بنێن دەبێت پێش هەمویان ئەوان دیفاع لەوە بکەن کە ئەو نەسە بەو شێوەیە لە دەستوردا نەبێت مەبەستی کەواتە ئەی تەبریر و با بڵێن بیانووی ئیسلامیەکانیان ئەو ناوەندانە چییە کە دەیانەوێ ئەم دەقا ئەینیانە هەمیشە لە ململانەیەدان بۆی جێگیری بکەن لە دەستورەوە وای بە خەڵک دەفرۆشنەوە کەەوە ئەوانن داکۆچی لە بەها ئاینەکانی ئەوانەکە بگومەن ئەمە بەشێکە ینی وەڵامەکە بە جۆرێک لە جۆرەکان لە ناو پرسیارەکەدا هەبوو ئەمە بەشێکە لە وەکو ئەوەی پێ دەڵێن هەڵمەتی بەڵێ پروپاگەندە و ڕێکلامکردن و کۆکردنەوەی دەنگ بەڕاستی ئەگەر دین بۆ بەرژەوەندی حزبی بەکاردێ بۆ بەرژەوەندی حزبی بەکاردەی لاانە ئیسلامەکان دین لە جیاتی ئەوەی پیرۆزیەکەی بپارێزن و نەکەنە بەشێک لە کارتی سیاسی نەکەنە بەشێک لە ململانەی سیاسی بەعکسەوە بەکاری دێن وەکو بەشێک لە ململانێ و کارتی سیاسی دوا کۆبنەوەی پەرلەمان چیمان پێ دەڵێن دوا کۆبنەوەی پەرلەمان کاتێک هەرێمی کوردستان لە ئەزمەیەکدا یام ئەزمەیە پێویستی بە تێگەیشتنیی زانستیانە هەیە بۆ چارەسەرکردنی کۆمەڵی خەڵک هەڵەسێتەوە و تاف دەچێشی دەڵێ بۆ نمونە قەرزکردن حرامە و ئەمە حرامی دەرخواردی خەڵک دەدرێ و ئەمە لێدان ئەمە بەڕاستی ئەمەیە کە بەشێک لە مەترسیەکانمان لە مەسەلەی بوونی ئەو ڕستەیە لە ناو دەستوردایە لەبەر ئەوەی ئەمە زۆر خراپ استیغلال دەکاتن من پێم وایە ئەو پرسی مەسەلەی قەرزکردن دەبێت ئێمە لە ڕوانگەیەکی ئابووریەوە شروع بکەین ئەمە پرسێکی دینی نییە یەکێتی زانایان یان با بڵێن لایەنێکی ئیسلامی سیاسی بێتن تێگەشتنی خۆی لەسەر کۆمەلگا فەرزکە ئەمە پرسێکی دینی نییە جارێ بەڕاستی ئەمە پرسێکی ئابووریە ئێمە دەبێت ئابووری ناس شروع بکەن و بگەنە و قەناعەتە ئایا ئێمە دەتوانین بەبێ ئەوەی پەنابوو قەرز ببین بێگومان ئەمە لە سەراسی شخصیس کەسێکیش قەرزدار نەبێ باشترە لەوەی کە قەرزدار بێ بەڵام کە بوو بە پێویستیەک چ بۆ شەخص چ بۆ دامەزراوە چ بۆ هەرێم ئەمە پرسێکی ترە بۆیە ئەم بوونی ئەم دێرە لە ناو دەستوری هەرێمی کوردستاندا
وامان لێ دەکاتن کە هەمیشە هەموو پرسەکانی کۆمەلگا لەسەر ئاستی پرسی تاکە کەسی تا پرسێکی گەنگ وەکو پرسی مەسەلەی قەرزکردن بە یەک پێوەەر سیر بکرێت کە پێوەری حەلال و حرامە کە بەڕاستی ئەمە پێوەرێکە ناکرێ لەسەر کۆمەلگا و لەسەر هەموو دامەزراوەکان بسەپێنرێ. ئێستا بە تایبەتی ئەم دۆخی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو پێ تێپەڕ بوو لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر کۆمەڵێک بابەت کرا دیسان بە پێوەری حرام و حەڵال گونجاو نەگونجان لەگەر شەرعیت مامەڵێکرا یەکی لەو بابەتانە مەسەلەی یاسای باری کەسێتی لە کەوتەکانێتی لەسەر یاسای باری کەسێتی ئێوە لە بەرامبەر ئەوە تەرحی چ مۆدیلێکی تر لە ژیانی حکومڕانی و لەو بابەتانی کە پەیوەستن بە ژیانی خەڵکەوە بە نمونە بە یاسای باری کەسێتیەکان ئەمە بەشی دووەمی با بڵێ نامەی ناوەندی سکولارە بوو لژنەی پیاچوونەوە بە دەستور کە پێمان وایە ئەوەی لە دەستوردا هاتووە کە دەڵێ هەر نابێت تێگەیشتنی دینێکیان با بڵێن پەیڕەوی دینێکیان ڕێبازی دینێک لەسەر پەیڕەوانی دینێکی تر لە بواری ئەحوالی با بڵێن باری کەسێتی بسەپێنرێ بێگومان ئەمە بۆچوونێکی ڕاستە بەڵام ئێمە ئەساسە پێویستمان بۆ بۆچوونە نییە ڕاستە نابێت و ناشکرێ نەک بەس نابێ ناشکرێ ئەمە هاوڵاتیەکی مەسیحی یان یەزیدی ناچار بکەن بە پێی بنەماکانی ئاینی ئیسلام زڕوو ئەحوالی شخصی خۆی باری کەسێتی خۆی بەڕێوە بە ئێمە ئەوەی تەڕەحمان کردووە بەڕاستی ئەمە پێ ناجارێ ئەمە خودی خەبووی جۆرێکە لە پێشێلکردنی مافی مرۆڤ ئەوە ئێمە تەڕەحمان کردو کە ئەمە بوو یاسای ئەحوالی شخصی لە دەستوردا تەزبیب کرێت کە دەمێت یاسایەکی مەدەنیمان هەبێ یاسایەکی مەدەنی بمەفهومای کە کارە مەدەنیەکان کارە یاساییەکان بۆ هەموو هاوڵاتیان بە پێ یەک پێوەەر و بە پێ یەک بنەما کاری پێ بکرێت دواتر کەسی ئایندار بە پێی ئاینی خۆی چ مەراسیمی هەیە چ پەیڕەوی هەیە چ ڕێبازی هەیە ئازادە یعنی بەڕاستی ینی کەسێکی مەسیحی کە لە محکەمە با بڵێن حالەتی زەواجی خۆی تەزبیت دەکا ئەمە محکەمە دەبێ عام بێ بوو کەسی مەسیحی بوو کەسی یەزیدی بوو کەسی مسلمان بێ دابشکردنی کۆمەلگا لەسەر دابشکردنی کۆمەلگا بە شێوەیەک لە شێوەکان وایە و من پێم وایە ئەمە جۆرێک لە شێویش دروست دەکە بوو دەکرێت ئێمە چەند محکەمەیەکی ئەحوالی شخصیمان هەبێ باری کەسێتیمان نەبێ و هەر کەسێک بە پێی ئاینێک معاملە بکات دەوڵات بەرپرسە لەوەی کە لە ڕووی مەدەنیەوە ئەم کارە ڕێک بخە لە ڕووی مەدەنیەوە چەمچی هاوڵاتی بوون ئەوەی لە هەیە لە یاسادا بێگومان ئەوەی لە یاسادا هەیە مخالفی چەمکە هاوڵاتی بوونە بۆیە ئێمە دەڵێن دەبێ بە پێی یاسایەکی مەدەنی کە بۆ هەموو ئاینەکان وەکو یەک تەعامل بکات بەڵام دواتر کەسەکە ئازادە چۆن بەشە ئاینیەکەی بۆ خۆی دەکا یوا هەیە دەچێت لای مەلا مارە بڕینەکە دەکا یوا هەیە دەشتە لای کەنیسە مارە بڕینەکە دەکا ئەزیدەکان تایبەتمەندی خۆیان هەیە کاکەکان ئەمە پرسێکی شخصیە ئەمە پرسێکی شخصیە و ئەوەی ئێمە دەڵێن ڕێگر نییە لەوەی کە دامەزراوە ئاینیەکان کاری با بڵێن لە دەرەوەی محکەمە و لە دەرەوەی یاسا کاری خۆیان بکەن کارێکی ئاسایی وەکو بەشێک لە سروتی ئاینی یان بەشێک وەکو بیر و باوەڕی ئاینی جێبەجێ بکات ئەمە ئێستاش لە بەشێک لە کۆمەلگایمەدا جێبەجێ دەکرێت هەرچێت ئەو داواکاریانەی ئێوە جێگیر بکرێ و دیسان نەکرێتە قوربانی ڕێککەوتن و سەقفەیەکی سیاسی تر من پێم وایە ئەمە ئاسان نییە لەبەرەوەی بەڕاستی لژنەکە حەسر کراوە لە نێوان 21 کەس کە نوێنەراتی لایەنە سیاسیەکان دەکەن ئەمە بەڕاستی بەرتەسکردنی دەرفەتی ڕادەربڕین و بەڵێ یەکێک غای بابوونی نیە تا ئێستا ئەمە جارێت لەوێدا ئەمە کورت کراوە دوام ئەمە هاتووە با بڵێن بە شێوەزی سازان با بڵێن پرەنسیپی سازان پەیڕەو دەکاتن کە ئەمە وا دەکاتن ینی تو دەبێت لە با بڵێن لە ئەوەی بێداڵێن حەلوەسەتێک بگەڕێ ینی بوو جۆرێک لە بوو چۆن ئەمە لەوانەیە جانبێکی ئیجابی بێ بەڵام من پێم وایە باشتر بوو کە ئەمە فراوانتر بکرێت لەوانەیە لژنەکە با فراوانتر نەکرێ بەڵام لژنەکە و پەرلەمان دواناوە نەبێت کە مناقەشەیەوە بکەن ئەم مەبدەئی سازانە مەترسی نییە بەرئەنجام لە مابینی لایەنە سیاسیەکان
دەستکەوتی سیاسی پێ بۆ خۆیان چک بخەن و دوازار لەسەر حیسابی مەسلەی مەدەنیەت و لەسەر حیسابی مافی هەوڵاتی بوون تەواو بێ؟ من پێم مەبدەی سازان گرنگە، بەڵام سازان نەک لە نێوان حیزبەکان. ئێمە دەبێت ئەم حەلەقەیە فراوانتر بکەین. دەکرێت ئێستا ئەم لوژنەیە پرۆژەیەک ئامادە بکات، بەڵام دەبێت دوای دەرفەت هەبێ خەڵکی تر بەشدار بکاتن و دەکرێت ئێستا ڕاستە ئێمە دەرفەتەوەی هەندێک نامە و هەندێک بۆ چۆن بە شێوازی جیاجیا گەێنرانەتە لوژنەکە، بەڵام بەڕاستی ئەمە کافی نییە. ئەمە دەبێت لە هەموو شار و شارژگاکان کۆڕۆکۆبوونەوەی بۆ بکرێ، جۆرێک لە ڕاپرسی بچووکی بۆ بکرێ و تێگەشتنی جیاواز بەگرێ. سازان من لەگەڵ پرەنسیپی سازانم بەڵاست لەسەر ئاستێکی فراوانتر، نەک لە سازان لە نێوان حیزبەکان، چونکە سازان لە نێوان حیزبەکان دەچەوێتە قالبی مساومەی سیاسی. ئێستا لە چوارچێوەی محاسسەی حزبی ماوەڵێگەر بە شێوەیەک لە شێوەکان بەڕاستی ئەگەر لەو چارچێوەیە یان لەو چارچێوەی 20 ئەندامەکەی لایەنە نوێنەرانی لایەنە سیاسیەکان سازان بکرێ و دوایی لە پەرلەمان بە زۆرینە دەنگی لەسەر بدرێ، ئێمە دەگەینە و قۆناغی کە بەڕاستی ئەمە جۆرێکە لە مساوماتی سیاسی و ئەوەی کە دەڵێ هەندێک بۆ من هەندێک بووتو. بەڵام ئەم سازازانە ئەگەر فراوانتر بکرێ و دەکرێت کۆمەڵگەی مەدەنی بەشدار بێ، نەک تەنها لە سیاغەکردن دەستور بەرکو لە دروستکردن هەندێک جۆرێک لە ڕاپرسی لە ناو کۆمەلگادا. ئێمە دەبێ بزانین ڕاستە ینی خەڵک دەنگی داوەتەوە بە لایەنە سیاسیەکان، بەڵام لەوانەیە ئەو خەڵکە کە دەنگی داوتە بەلایەنی خۆی لە پرسێکی دەستوردا جیاواز بیر بکاتەوە. خۆ ینی خەڵک کە ئەسڵەن جارێ ئەم ئەندام پەرلەمانانە دەنگی خەڵکیان وەرنەگرتووە بۆ پیاچوونەوەی دەستور، دەنگی خەڵکیان وەرگرتووە بۆ 4 ساڵ یاسا دەربکەن. ینی ئەمە بەخۆی ئیشکالیەتێک دروست دەکاتن. بەڵام لەگەڵ ئەوەدا کە ئێمە حاڵەتێکی تایبەتمان هەیە و پرسی دەستور با بڵێن زۆر دوا کەوتووە و زۆر دەبووە زووتر جارە سەر بکەین، دەکرێت ئەم حەلەقەیە بۆ ئەوەی ببتە سازانێکی نیشتیمانی، بوو بتە سازانێک کە کۆمەلگای مەدەنی و هاوڵاتیان و کەسایەتیان تێدا بەشدار بن فراوانتر بکرێت. زۆر باش. دوا پرسیارەکەم دەکرێت بە هەر لەسەر مەسەی ناوەندی سکولار و پرۆژه ئێوە وەڵام دەیتەوە. پرسیارەکەوی هەز ناکەن ئەم دەنگەی کە داوای دەوڵەتێکی مەدەنی پێشکەوتنخواز دەکا هێشتا دەنگێکی لاوازە، هێشتا دەنگێکی ئەگەرم وشەیە گونجایی بەکاربینێم شەرمنە لە کاتێکە ئەزمموی ناوچەکە ئەزمموی ئەم جۆر لە دەوڵەتداری ڕابردوو پێوتین دروستبوونی داعش دەرسێکی زۆر گەڕ و بەڵام هێشتا دەنگێکی زۆر کەم داوای با بڵێن دەوڵەتێکی سکۆلارەکە. ئێوە لەم دۆخە چ پرۆژی تزامە دەست بەڕاستی جای ڕاستە دەنگەکە پرت و بڵاوە و بەشێکیشی بەڕاستی بەرپرسیارەتەکەی من دەخەمە لەسەر لایەنە سیاسیەکانی کە خوان با بڵێن سکولار دەزانن و داوای جیاکردنەوەی دین لە دەوڵەت دەکەن کە بەڕاستی ئەوان دەبێت پێشەنگی خەڵک بن. دواتر بەڕاستی بەشێک لە پرسیارەتەکەی لەسەر ڕۆشنبیران و نووسەرانی ئەم وڵاتەیە کە بەڕاستی دەبێت دەنگیان هەبێت لەم پرسەدا، ئەمە پرسێکی چارە نووسازە و دواتر بەڕاستی من پێم وایە جۆرێک لە هەیمەنەی فکری دینی لە کۆمەلگادا بە شێوێک لە شێوەکان دروست بووە، هەژمونێک دروست بووە کە وای کردو ئەم دەنگانە شەرمن و دینێکی ملیان دینێکی سیاسی و زیاتر سیاسیە بێگومان، چونکە دینی ملی گرفتی لەگەڵ ئەم بەشەی نییە. بەڕاستی ئێمە دینی ملیمان دینێکی سکویلارە، بەڵام دینی سیاسیمان هەوڵ دەداتن ئەم پرسە بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێ. بەڕست فەتازەخۆی وەزیر ڕۆشنبیری پێشووتر و ئەندامی بۆردی ناوەندی سێکۆلار لە کوردستان گەلک سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی ئەڤڕۆ. سپاس بۆ زانیاریەکانت. بەڕێزان هاتینە کۆتاییان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا لەبارەی داواکاری ناوەند و نامەی ناوەندی سکۆلار گفتوگۆمان کرد بۆ لێژنەی نووسینەوەی یان ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان کە لە نامەیەکدا کۆمەڵێک تێبینی و سرنجیان لەبارەی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان وەروەها پێگەی ئاین و ڕۆڵی ئاین خستۆتە ڕوو. تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ قسەکردن لەسەر بابەتێکی تری پەیوەندیدار بە ژیانی جفاچی پێتان دەگەینەوە. کاتێکی خۆش بە هەموو لایەک. سپاس بە هاوڕانم لە کۆنتڕۆل ستۆدیۆ.